بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. خوش حالم كلا درسي تر لشرح متن عقيدة الطحاوي بخزمتان قيمة وخواي پروردگار تبارك وتعالى بقوري وعظمتي خوي أو درسان بخات ترازوي حسنات من وتاكتر باشتر ئاشنامان بکاتن و شارەزامان بکاتن بە دینی خۆی و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی تەسلیم بوونی مطلقمان بە قسمەت بکاتن، تەسلیم بە شەریعەتی خوا بین، تەسلیم بە ئەمر و فەرمانی خوا بین و سنوورەکانی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا نەبەزێنین. برایانی بەڕێزم، گەیشتینە فەقەڕەی 36 دفرمي ولا تثبت قدم الإسلام إلا على ظهر التسليم والاستسلام. هنديك فقري دوباره كردونوا شيخي طحاوي رحمتي خوای لێ بێ لەبەر گرنگی و لەبەر هەستیاری بابەتەکەی. لە فەقەرەی ڕابردوو لە دەرسی ڕابردوو باسی تەسلیم بوونمان کرد، بەڵام لەبەرەوەی قەزیەکە زۆر گرنگە و حساسە هاتۆتۆ سەری. طبعا هاتۆ لێرە تەشبیهێکی کردووە وەکو مەجاز ئیسلامی تشبیه کردووە بە وەکو بڵێ بە مەخلووقێک، بە ئینسانێک کە دوو قاچی هەن، دەبێ کاتێک کە بتوێ ئەو ئینسانە ئینسانێکی ساغ و سەلیم و ئینسانێکی تەندروست بێ، دەبێ لەسەر ئەو دوو قاچانە ڕابوەستی و بتوانێت لەسەر ئەو دوو قاچانە ڕێ بکاتن. لەبەرەوە دەفەرمێ وەلا تثبت قدم الإسلامي، دفرمي أو إسلاما ناوي لبني شخصك بناوي لبني إسلام أو إسلاما سقام جير نابي لسرقات سكاني خوي، ثابت نابي لسرقات سكاني خوي إلا بسنبه إلا على ظهر التسليم والاستسلام، إلا لسر أساسي أو نبيك تسلیم و ئیستیسلام تقریبا هەردووچی یەکشتن، هەرچەندە زانایان ڕەحمەتی خوایان لێبێ هەندێک مانا و مەدلول و وردەکاری وان لێدان و بەڵام هەردووچی تقریبا کە ئینسان تەسلیم بە ئەمر و فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا بێ تەبارەک و تەعالا. برا بەڕێزەکانی خۆم، ئینسان ئەگەر بیەوێتن بە ساغ و سەلیمی لەو دنیا بچێتە دەرەوە، بە موسڵمانی بچێتە دەرەوە، بەڕاستی دەبێ تسليم بقرآن وسنة پیغمبري عزيز من عليه الصلاة والسلام كقتراء وقرآن تواو كقتراء وفرمودية صحيح پیغمبري خواي عليه الصلاة والسلام دبي لايتو كتايبها مشتكان بيت، وإنسان دبي وازل معارضة بونو ململاني چشم بينيتن برانبر بقرآن وسنة پیغمبري خواي عليه الصلاة والسلام. وناكري إنسان بيتن بوئي كخوي درباس كاتن حزو آرز وكاني خوي هالا درسي رابردو، يعني أو أوهام أفهام هرسيك خلطو خالي ميشكو حزو آرز وكاني دبي فريان دي أولاي دبي تسليم بنصوص الشرع بي هركاتك أو تسليم بو نهبو مسلمانيتكت مسلمانيتيش راستقينيه. لبروش تماشاك مراوة رزكاني خوم أبو بكر الصديق رضا ورحمة خواه لسربه دزانن كنجين أو لقبي صديقي بيغمبر عليه الصلاة والسلام بي بخشيوه كاتك إسراء ومعراج كشتيشي زور ناوازيه بيتو لكاتك تيار نبي لكاتك وشكاورا قوتي أو آلتانا نبن كذا سنة سرمان حيث نبي سيارة نبي بايسكل نبي وڵاخی وچکاورا گوتی سەریعترین ئالەتی گواستنەوەت ئەسب بێتن، ئەتو بێ بەیانی بە خەڵکی بڵێ ئەمن
ئەم شەو چووم بۆ بەیت المەقدس و لەوێن دەرێژ چووم بۆ هەموو ئاسمانەکان و ئەوجا چووم بۆ سدرەت المونتەها و لەوێن دەرێژ هاتوومەوە بەهەشت و جەهەنەمیان پیشان داوم و هەموو ئەو شتانە باز بکەی ئەگەر عەقڵە گچکەکەی خۆمان عەقڵە کەم فەهم و کەم ئیدراکەکەی خۆمانەوە بکاتن باوەڕی ناکات. ئێکو شتێک ئاوە بۆ چکۆ قەزای غەیبی لە پشتە. ئێخۆ هەندێک لە موسڵمانان مرتەد بوونەوە. کافرەکان وەکو بڵێ دوو مێشیان دەدارێدا دۆزی بنەوە دەچوونە شتیان بۆ موسڵمانان دەجێڕایەوە. چوون بۆ لای ئیمامی ئەبوبەکریش. ئیمامی ئەبوبەکر زۆر بە عەسابێکی ساردەوە تی پێغەمبەر ئەو قسەی کردووە عەلەیهی السەڵاتو وەسەلام تیان بەڵێ دەوتی گەورەتریش بڵێ لەوەی پێی باوەڕ دەکەم. ئەو هیچ نییە. بۆ چکە ئەو خوای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەسەڵاتی زۆر لەوەی گەورەترە. ئەوە هەر هیچ نییەوە. بە تەرفەت العینێک عەبدی خۆی دەباتێ و دەیهێنیتەوە. چکە لای خوای پەروەردگار کات و زەمەن و مەکان هیچ شتێک وجودی نییە. کون فەیەکونە. لەبەرەوەی برا بەڕێزەکانی خۆم زۆر گرینگە ئینسان تەسلیم بە نوسوسی شەرع بێتن. شریعەتی خوا، شریعەتی ئیسلام، قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵام هیچ شتێکی چاک نەماوە کە پێمان نەڵێن و هیچ شتێکی خراپ نەماوە کە پێمان نیشان نەدەن بە واتایەکی دیکە. هیچ شتێک نەماوە کە نزیکمان کاتەوە لە بەهەشت پێیان نەگوت بین و هیچ شتێک نەماوە کە دوورمان خاتەوە لە دۆزەخ پێیان نەگوت بین. بە تایبەتیش پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام لەبەرەوەی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام لە خودی خۆمان دڵسۆزترە بۆ خۆمان. یعنی تۆ هەندە دڵسۆزی خۆت نی هەندی پێغەمبەر دڵسۆزی تو عەلەیهی السەڵاتو وەسەلام هەندی دڵسۆزی منە. النبي أولى بالمؤمنين من أنفسهم. لإيوة دڵسۆزترە بۆ ئێوە. لەبەرەوەی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەگە بێی تەماشەی دراسی فرمودەکانی پێغەمبەر کەی عەلەیهی السەڵاتو وەسەلام هەر شتێک ڕەزامەندی خوای تێدا بێ بۆ تۆ لە خوات نزیکاتەوە پێڕاگەیاندووی و هەر شتێک کە دوورت کاتەوە لە ڕەحم و بەزەی خوا پێیگوتووی بۆی کە دوور نەبیەوە. هەر شتێک لە بەهەشتی نزیک بکەیەوە پێیگوتووی، هەر شتێک لە دۆزەخ دوورت کاتەوە پێیگوتووی. کەواتە برا بەڕێزەکانی خۆم ئەو تەسلیم بوونە دائیمەن ئینسان دەبێ عەقڵی خۆی وا لێ بکاتن کە ئەو عەقڵە بە دوای نەقڵ کەوێتن. لەبەرەوەی ئێمە بەڕاستی بە تایبەتی ئەو جیلەی ئێستا ئەو ئیدراک و فەهم و ئەو وەچ کاورای گوتی عەقڵە سەلیمەی نییە هەندەی شارە زاو ئەوە بێ وەزا بڵێ وەڵا کاکە عەقڵی من سەنجی مەحەکە بێی نەوەڵا کاکە بڕۆ. بە تایبەتی ئێمە پێویستمان بە ئیمامێکی سەرڕاستە کە تەقلیدی کەین کەلاسای کەین. ئەمە لەوەی ئەو پیاوەنین بڵێن وەڵا کاکە جا هم ڕیجال و نەحن ڕیجال، ئەو پیاوە ئەمەش پیاوین، بەخوا ئەمە میاویش نین بەقەدەر ئەو پیاوانە. لەبەرەوەی عولەما دەفەرمون کابرای نەخوێندەوار و کابرای وەچ کابرای گوتی ڕەشۆکی وەچی خۆمان دەبێ ئیمامێکی سەرڕاستە بێ لە ئەهلی سونە و جەماعە تەقلیدی کێوە بزانی داخوا لە عەقیدەکەیدا لەو شتانەی کە جێمشت و مڕن لە ناو ئەهلی سونە و جەماعە و لەگەڵ فیڕەقی ضال بۆی کە لاساوی بکەیەوە. زۆر زەرورە ئەوە. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم ئەو جا دەفەرمێ فەمەن ڕامە علم ما حضر عنه علمه ولم يقنع بالتسليم فهمه حجبه مراده. دەفەرمێ هەر کەسێک بە بیرروبۆچوونی خۆی بە وەکو بڵێ بە دوای شتێکدا بگەڕێتن، بە دوای علم و زانستێکدا بگەڕێتن کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لێی پەنهان کردووە. فەمەن ڕامە علم ما حضر عنه، ئەوەی کە بە دوای علمێکدا بگەڕێ کە خوای پەروەردگار حەجبی کردووە بۆ نمونە قەزایی غەیبی بیوێ بە فەهم و بە عەقڵی خۆیدا ئیدراکی بکا بۆ نمونە بێ بڵێ کاکە باشە بۆ خوای گەورەوەی دەوڵەمەند کردووەی فەقیر کردووە، بۆ خوای گەورە ئەوەی هیدایەت داوە ئەوەی تووشی گومڕایی کردووە، بۆ ئەوە جوانە بۆ ئەوە ناشیرنە، بۆ ئەوە دەسەڵاتدارە بۆ ئەوە بێدەسەڵاتە. ئەو عیلمە کابرا ئیدراکی ناکاتن
بەفەهم و بیر و بۆچوونی خۆی. ئەوە قەزەیەکی غەیبیە و نازانین حکمت دەسدایە، نازانین خوای پەروەردگار فڵانی بۆ دەوڵەمەند کرد و فڵانی بۆ فەقیر کردووە، نازانی خوای گەورە بۆ فڵان کەسی کردوتە دەسەڵاتدار فڵان کەس بێ دەسەڵاتە. ئەوانە هەمووی پەیوەستن بە چه؟ بە تەقدیراتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، بە عیلمی غەیبی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. کابرا بێوێتن بەو عەقڵە کەمەی خۆمان ئیدراکی ئەو شتانە بکەین کە خوای پەروەردگار حەزری کردو لە سەرمان کە نایزانین حکمت دەچدایە. وەلەم یەقنع بالتەسلیمی وقەناعەتی نەبوو بە تەسلیم بوون. جا دێ چ دەکا؟ دێ مەسەلەن تەویلاتی باتڵ و تەویلاتی خوار و خێچ و دەی لۆت و حۆریان تەویل دەکا بە شتێکی دیکە و عینی تەویل دەکا بە شتێکی دیکە و یعنی ئەنواع و ئەشکال شتی قۆڕ و سەیر و سەمەرەت لۆ دینیتەوە بەس بۆ ئەوەی کە خۆی لەو نوسوسانە لادا کە ئەو نەخۆشی هەیە بەرامبەر بەو نوسوسانەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. دەفەرمێ فهموه حجبه مرامه عن خالص التوحيد وصافي المعرفة. أو فهمي خوي أو فهم سقطي خوي تي لي دكاتن حجبه أبيت برديك لما بيني تي لبيناو أو خالص التوحيد أو يكتا برستيريكو بيكي كخواي پروردگار تبارك وتعالى ديويتن لعبدو بندكاني خوي وصافي المعرفة وأو خواناسي الراستقيني كخواي پروردگار مطلبيتي بو ايمي مسلمان خواي گەورەوای لێ دەکا ئەو ئینسانە واسە بەو نەخۆشیەی کە بۆی دروست دەبێ دوور دەکەوێتەوە لە ئەو تەسلیمەی کە پێویستە. دەفەرمێ وصحيح الإيمان وصافي المعرفة وصحيح الإيمان. دەفەرمێەوە لە ئیمانی ڕاستەقینەش ئەو ئینسانە دوور دەکەوێتەوە ئەگەر حەز و ئارەزوەکانی خۆی لە شوێن تەسلیم بوون بە شريعتي خواي پروردگار دانا تبارك وتعالى. دفرمي فيتذبذب بين الكفر والإيمان والتصديق والتكذيب والإقرار والإنكار موسوسا تائها شاكا لا مؤمنا مصدقا ولا جاحدا مكذبا. دفرمي لوني ونديدا لا إله هؤلاء ولا إله هؤلاء بسونيك منافقة. دائما تماشدكي لولا يجوي لقسيتش دبي والله ضل واحد لولا يجوي لقسيش دي كذا بدل بقرآن قصي أوية يعني لو سري بو أو سري كابرة أو دل الراوتشي بو دروس دبي لما بين كفر ولما بين إيمان نبلا كفر دايك لا دبي توبة تواوتي نبلا إيمان دايك لا دبي توبة تايبتي ناوي والتصديق والناوي حمون نصوص الشرعية كان بلاي والله باورن بي كل من عند الله تواو تسليم به ناوي بلاي هموي بدروب خاتو بلاي ولا باورم بيني او درويا يعني لوني وندي دا دودل الراوتشي دا توشي وسوسيتي قورة دبي والإقرار والإنكار لما بين دان بيدانان ولما بين الرد كرنوا او جا توشي وسوسيتي دبي لنا وناخي خويدا تائها شاكا وكبلي بزر دبي شكوغماني چي بودروز دبي لا مؤمنا مصدقا نه مسلمانێکی ئیماندارێکی وا دەبێت کە ئەو شتانە بەڕاست دابنێ ولا جاحدا مكذبا نەدەبێتە کابرایەکی کە بێ باوەڕ بێ کە ئەو شتانەی بە درۆ بزانێتن. لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم زۆر گرینگە کە ئینسانی ئیماندار ئینسانی مسلمان بەم شێوەیە هەڵس و معاملە بکە تەسلیم بێ و عقلی صاغ و سەلیم برا بەڕێزەکانی خۆم لەگەڵ نصوصی شەرعدا تێک ناگیرێتن ئەوەتان لەبەرچاو بێ و عقلی ئێمە دەرچی هەموو قەزای غەیبیەکان ناکاتن. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی سەحیحدا دەفەرمێ ئەو کەسانە چ جۆرە کەسێکن شەیطان وەسوسەیان بۆ دروست دەکاتن دەڵێ ئەوە ئاوا دروست بوو ئەوە ئاوا دروست کراوە خوا ئاوی دروست کردووە خوا ئاوای دروست کرد دەڵێ تا دێتە سەر ئەوی دەڵێ چی خوای دروست کردووە معاذ الله حەدیث صحیح پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ کە گەیشتنە ئەو حاڵەتەی بڵێن ئیمانمان بەخوای پەروەردگار هێناوە ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم شادە ئیمانێکی بەحەق بێنن یعنی مەچوونە ناو ئەو تەفاسیلەی لەبەرەوە ئینسان
یعنی جارێ پێش هەموو شتێکی ئەسڵی وەسوەسەکە شتێکی غەڵەت و شتێکی بێبنەمایە، چونکە خوای گەورە مەخلوق نییە، خوای گەورە دروست نەکراوە، خەڵق نەکراوە، نە سەرەتای هەیە نە کۆتاییشی هەیە. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێنمونیمان دەکات کە ئینسان زیاتر فکر لە ذاتی خوا نەکاتەوە، فکر لە مەخلوقاتی خوا بکاتەوە، لە شوێنەواری دەسەڵاتی خوا بکاتەوە تەبارەک و تەعالا. ئەوە گرینگە، لەبەرەوەی ئێمە دەرچی ئەوە ناکەین. ئەها ئێمە خوای گەورە هەندە بە زەعیفی خەڵق کردوین لە بابی ڕوئیەوە، لە بابی بینیندا، لە دنیاش تەحەمولی بینینی وەچی کابرای گوتی خوای پەروەردگارمان نییە. ئەو چیانەی کە خوای پەروەردگار بە موسای فەرموو عەلەیهی سەڵات وەسەلام وەلاکن انظر إلى الجبل فإن استقر مكانه فسوف تراني فلما تجلى ربك للجبل کاتێک کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خۆی پیشانی ئەو چیاییدا چی لێ هات؟ بۆ ورد و خاش بوو. ئەو جا لەو لایەش موسا عەلەیهی سەڵات وسەلام موساش عەلەیهی سەڵات وسەلام لە خۆ چوو، خۆ نەشی بینی بوو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، بەڵام لەبەر گەورەی و هەولی موقیفەکەی کە دینی ئەو چیایە ورد و خاش بوو فخر موسى صعقا. کەواتە برا بەڕێزەکانی خۆم، ئینسان بەوە سەلامەت دەبێتن کە تەسلیم بێتن، کە تەسلیم نەبووی. من هەموو جارێ نمونەی بۆ دێنمەوە لله المثل الأعلى، یعنی ئینسان دەبینی لە شەڕێک فیشەکت پێ نامێنن نەبیە ئەسیر، ئەڵێ تەسلیم. تەسلیم یعنی چی؟ یعنی هیچ حەز و ئارەزوو هەموو شتێکی خۆ دەبی لەو لایدانی بزانە داخۆ مقابلەکەی کە زاڵ بۆ بەسەرتدا چت پێ دەڵێ دەبێ جێبەجێ بکەی. ئەگە گۆتی دانیشە دانەنیشتی دوو تەوقات و دوو ڕاش گیانت لێ دەداتن کە لە بۆ باو باپیرانیشت بە عاقڵ دەکاتن. ئەگە جارێکی کۆی دانیشە وەک پەلیکی دادەنیش غاردە، حەزت لە غاردانی نیە بەڵام دەبی غاردەی، بنو کاتی نووسنێ نیە بەڵام دەبی بنووی، بۆ چکە وێت دەکەویتن. برا بەڕێزەکانی خۆم، وەڵڵاهی تەسلیم بوونیش بۆ خوای پەروەردگار سەلامەتە لە هەموو لێدان و تێهەڵدان و عەزاب و ئێش و ئەشکەنجەی ڕۆژی دوایی. بەڵام ئەوەی کە تەسلیم نەبێ مقاومەی دەکا ئەو فەرقەی هەیە لە دنیای تێ هەڵ نادرێت، بەڵام لەو دیوی هەڵ دەدرێت نەگە خوا عەفوی نەکات. لەبەرەوە زۆر گرینگە ئینسان بەم شێوازە تەسلیم بە ئەمر و فەرمانەکانی خوا بێ تەبارەک و تەعالا و لە سنووری حەز و ئارەزوەکانی خۆی بچێتە دەر و تەسلیم بوونێکی مطلق بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بڕیار بدات. ئەگەر کاتمان ما بێتن بینە سەر فەقەڕەیەکی دیکە کاتەکە تەواو بوو نیە؟ دیارە کاتەکەمان تەواو بووە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.